ماڵتان لەبێت و بەیانیتان باش لە هەر کوێیەکن هیوای بەیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان بۆ ئەخوازم. هیوادارم ئەم ڕۆژ بتوانین لەگەڵ ئێوە چوارشەمەیەکی جوانمان هەبێت و پرۆگرام بەیەکەوە دەست پێ بکەین، کاتژمێرێکی بەسوود بەیەکەوە بەڕێوە ببین. ئەمڕۆ من بەتەنیا نابم لەگەڵتانە، بێگومان لە سلێمانیش لە ستودیۆی سلێمانی هاوکارمان دالیا کەمالمان لەگەڵ بێت و میوانی تایبەتیشی لەگەڵە. جا ئەو بەشێکە لەگەڵ من ئەبن با باسیەوەتان بۆ بکەم کە لە ناو پرۆگرام چیمان هەیە، لەگەڵم بن ئاشناتانەکەم ئێستا. لا قوتابخانەیەکی دهۆک قوتابیان بۆ یارمەتیدانی نەخۆشانی شێرپەنجە هەڵمەتێکی کۆکردنەوەی کۆمەکیان دەست پێ کردووە. وەرزی پێگەیشتنی گوڵە نێرگزی چیاکانی ئاکرێ کەوتۆتە بازاڕەوە. گەشتیاران لە مالیزیا سەردانی باخەکانی چای دەکەن. سەرەتا با لە دهۆکی ڕەنگینەوە دەست پێ بکەین کە لە یەکێک لە قوتابخانەکانی دهۆک چالاکیەکی هونەری ڕێکخراوە بۆ کۆکردنەوەی کۆمەک و یارمەتی بۆ توشبوانی شێرپەنجە. جا بەپێی گوتەی کارگێڕی قوتابخانەکە ئەم کارە ئامانجێکی لە پشتە. ئامانجەکەشی ئەوەیە کە تا قوتابیان فێری ببن بەشێک لە هاوکاری و یارمەتی کۆمەڵگا بزانن بە چ شێوەیەک ئەکرێت ئەو بەشە ئەمان بەشێکی لە ئەستۆ بگرن. سامی قوتابیە پۆڵانە هەیە هاتیە لەگەڵ هەواڵێخوا بەشداری چالاکیە کارێ خێرخوازیش بۆ پشتاوانیە کۆمەلگەها نافخۆیی ببە کەلوپەلێن خواردنێ دەفرۆشێ لێژە بەرک و پەرێڤان شتێن دەفرۆشێ بۆ هەندێکین پێتەوی و نەساغا کەیف خۆشە کار دکە بە هەواڵێن خوڕە. هەر ساڵان vê اکتیڤیتیە دەکەین ئەم پارە کۆم دەکەین بۆ نەخۆشن پەنجە شێرێ مەلوێت ئەم هۆریکاریە گەل و وڵاتێ خۆ بکەین و گەل و وڵاتێکێ جان بۆ پاشەڕ و ژێپ چێکن. میناکێن سامی گەلەکن هەندەکان کارێن دەستی چێکردنە و هەندەکان خواردنێن جۆرە جۆرە و کورداواریژی فەهەدژی خۆشنویسە. الوێ دەرێژی ئەڤڕۆ ڕۆژە کۆکۆ دەیبوو کەم دەست بخاتە نەسخ کردیا ئەس خەتاتم ژیم و هەمە ڕەسامم ژیم کە هەر تشتێکی هەر یەکی بێ ئەسکارم هەر تشتێکی ژێرە بنویسم. دووەم ساڵە چالاکی دێتە ئەنجامدان. پەرێڤێ جارێ بۆ نەخۆشیên پەنجە شێرەیە. اش بلی کو کاری پیوسته فکر نیکو کاری ما ام سالانه راد بینم انجام دادن وان اکتیویتین هنه با هریکاریا کمالگه دا کو قطبین مجی بزانن کو هریکاریا کمالگه ام همی پیک وقت چارگی چندی پیروزه و پیک وقت هریکار بین بو هر کسی که بیزبی یکم روزا کو قطبی هیت نوا و قطبخانه دا و دخینه کار مروایتی خالق سرکیه کو بزانه به لو ماجد نوا و چالاکی دا او پرو ماندبونا چندین دا بشمیره حاتیه کم کرن هموش بونا نخوشین کۆمەڵگەی دێتە شاندن داکو گردنجینی باوین سەر لە بێنوان هەفتەنگاڤژی وێ بەردەوام بە مارشنگالی کوردستان 24 دۆک. لە گوندی ساوا ئەم گوندە سەر بە شارەدەی سرێشمەی قەزای خەلیفانە ماوەی 4 ساڵە 5 برا بەیەکەوە چێشتخانەیەکی تایبەتیان بە ماسیدانەوە. قسەیەکی ئەڵێ برا لە پشت برا بێ مەگەر قەزا لای خوا بێ. ئەم 5 برایە ماشەڵایان لێبێ بەردەوامن لەم چێشتخانەیە مشتریەکی باشیشیان هەیە ئەو 5 برایە چونکە بەکاری چێشتخانەوە ڕۆژانە سەرقاڵن و چێشتخانەکەشیان لەسەر ڕێگای سەرەکی نییە تاوکو بڵێ خەڵکێکی زۆر بەهۆی هاتوچۆ ئەوێ ئەبینە بەڵام بەهۆی تامخۆشی ئەو ماسیەکە دروستی ئەکەن ناوبانگیان پیا کرد و هەرچەند شوێنەکەشیان زۆر لەسەر ڕێگای گشتی نییە. ئەوانەی کە حەز بە ماسی ئەکەن ئەوە ماسی تایبەت بخۆن ڕوو ئەکەنە ئەم چێشتخانەیە و لەو ماسیە نوشیگیانەکەن. من ناو محەممەد خالی شێخە دانیشتووی گوندی ساوە
سەر بە ناحیەی سرێشمە لە قەزای خەلیفان ئێمە 5 براین لێرە فرۆشگایەکی ماسیمان داناوە هەمومان پێکەوە لێرە ئیش دەکەین هیچمان خێزاندار نین لەگەڵ دایک و باوکمان دەژین لە 2018ەوە حوزمان هەیە بیرمان لەوەی کردەوە کە ماسیەکەمان بەخۆمان ساغی بکەینەوە بیخەینە بازارەوە بیرەوەکەمان بۆ هات کە چێشتخانەیەکی ماسی لە گوندی خۆمان دانین 2 ساڵ پشتی حوزەکەی ئەو چێشتخانەیەمان داناوە ئێمە بێ جیاوازی کار دەکەین سێ لە براکانم خوێندکارن دەخوێنن دوای تەواوکردنی وانەکانیان و خوێندنی ئەرکی ماڵەوەیان ئەو ژدێن هاوکاریمان دەکەن من و برایەکی ترم ناخوێنین زیاتر ئێمە لە چێشتخانەکە کار دەکەین کڕیارەکانمان لە سۆران و بادینان هەیە کە لە بادینان لە ئاکرێ و دیناتە و لە سۆرانش لە ئیداری سەربەخۆی سۆران و قەزای خەلیفان و ناحیەی سرێشمە و دەشتی هەریر و شەقلاوە و کڕیارەکانمان تایبەتن ڕێیەکەمان سەرەکی نییە ئەوی بێ بۆلامان تایبەت بۆ ماسیەکەی دێ ماسی ئێمە شەمووی ماسیەکە تایبەتە بە خۆمان بە خێوی دەکەین لە حەوزی ماسیەکەشمان ماسی کاربە گوندەکەمان سروشتێکی جوان و بەناوبانگی هەیە کە خەڵک لە دوورەوە سەردانی دەکات هەم بۆ جوانی سروشتەکە و هەم بۆ ماسیەکەش با بچینە کامێرۆن ئەوانەی کە حەزە و چان و مەیانەیەکی خۆشیان لەگەڵ چایە هەیە و چایشێکێکە لەو خواردنەوانی کە لە ناو کووردا زۆرە خورەت و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جا لە کامێرۆن لە مالیزیا لە ساڵی 1970 ببورن نەک لە ساڵەکە 1970 هێکتار زەوی بە چاچێنراوە من وەمزانی بۆ ئەو ساڵانە ئەگەڕێتەوە بەڵام نا ماشەڵڵا ئەو زەویە پانتاییە گەورەیە بە چاچێنراوە ئەو زەویانە تەنها بۆ ئەوە نین کە هەر چای بە تەنیا بەرهەم بهێنن بەڵکو لە هەمان کاتە دەرگاکانی بەڕووی گەشتیارەکانیشدا کراوەیە چونکە کەڵگەیەکی زۆر جوانە بۆ هۆیەوە داهاتێکی دیکەش بەم شێوەیە دەکرێت لە بەرهەمهێنانی چا دەست خاوەن زەویەکانی ئەو ناوچەیە بکەوێت جا هەر گەشتیارێک دەبێت 4 ڕنگت بدات تاوەکو بتوانێت دارەکان لە نزیکەوە ببینێت جا ڕنگتیش پێوانەی پارەی مالیزیایە کە ئەوان نەتوانن لە گەڕانەوەش گەشتیاران دەیان جۆر چا تام بکەن یان بیکڕن یەکێک لە جۆرەکان هاوکارە کە بتوانێت ینی هۆکارێکە بۆ ئەوەی کە بتوانێت تەندروستی مرۆڤ بەرەو باشی بات خۆی مەزانین کە بەشێک لە چایەکان زۆر بۆ تەندروستی باشن بە تایبەتی چای سەوزجا هاوکاری ئێمە کاوار ساڵح سەردانی باخچەیەکی چای کردووە لە مالیزیا و ئەو شوێنەمان زیاتر پێیان ئاسانێت پێکەوە بینەریەبی بەهشتا کەسێک زەویێن دارێن چای لە مالیزیا لە دارستانên عاسەیên کامێرۆن هایلند ڕێهاتنە خۆشکردن و 1970 هێکتار زەوی بێدارên چای هاتنە چاندن هەندێک گەشتیار وەکو نەوافێ سعودی دەوێ باوەریە دەنە کە ماسی دگەشتاوان دەیە ئەگەر نەچنە ناوە دارێن چایدا 4 ڕینگت دانە ji بۆ ku bikar be biçe navda ku dike nêzîkî 1300 دينارên عێراقی جيت لماليزيا من 4 أيام تقريبا وجيت للمنطقة 4 ڕۆژن ez li Malîzya me hatime vê navçeyê min navê wê bihîstibû taze hatim aşkira bikim keş we hewa li vir gelekê xweş e tiştê gelek ciwan û ecib lê ye amûjgariya hemûan dikim serdana vir bikin
گەڕوک و ڕوپێف ویلیام کامێرۆن دە راپۆرتێکە خۆیان ساڵە 1985دا ئاماژە بەوێ چەندێ دەکەن ناوچەیەکە چیایی عاسێ پڕی دارێن خوارەسک بووە لێ پشتی ساڵە 1930 و خوشکردنا ڕێیان بۆ گەهشتنا گەشتیار و چیاوانان بۆ vê ناوچەیە بەشێکا دارێن دارستانێژی تێم بڕین و لە شووناوان یەن چایە تێنە چاندن نەها دەزێدەبوون. دارستانێکا پڕ و چور و عاسێ بێ دارێن نەبەرهەمدار دیدەمێکیدا تێگوهارتن بوو دارێن بەرهەمدار وەکی دارا چایە و پڕی گەشتیار پشتی دیسا ساڵا بوریدا گەنجێکی بریتانی سەردانا vê ناوچەیە دیکە و ئەفز دەبووێ. هزرا جی و ئاڕۆسۆڵ di ساڵا 1929دا هاتە جێبەجێکردن. ئەف یەک جوان زەڤیانە و ساڵانە 4 ملیۆن کیلوێن چایە بەرهەمتینە. هەژمارەکە مازنە سەدی هەفتەیە هەموو بەرهەمێ چا مالیزیا دەکە. واتە ڕۆژانە 5 ملیۆن و 500 هەزار کوپێن چایە. چایا ڕەش سپی چایا بە تاما پرتەقال خۆخ لیمۆن جەرگیر و حتا دەگەهە جوورە چایەکە هەر کەسێ بەخوا دێ بنڤە لە ڤرتەی بەرهەمانین. ساڵانە یەک جار چایê jêve dikin. Ev jî aliyekî klasîkî ye û di werzê biharê de. Gelek bihin û çêjên cuda ji çayê drûst dikin. Pelên çayê jî sûdeka wan ya gelek heye. Curekî dî yê çayê me heye ku sûda wê heye û alîkariya xelkê dike ku şevan zû binvin. کامیرۆن هایلند ئاخێکا بە پیت di nava 20 pileyên silîziyên meha çileyê de. Rojane sedan geştiyaran ji seranserî cihanê bixwe dikişîne. Nêzîkî 200 kîlometran ji navenda Kuala Lumpur'a paytexta Malîzya dore. Gawar Saleh, Kurdistan 24, Kamiron Highland. تەورێکمان هەیە من هەوڵەدەم زیاتر میوانەکەم خۆی گفتوگۆی لەسەر بکات لەبەرکە میوانەکەمان لە ڕۆژەڵاتی کوردستانەوە لە هەورامانی تەختەوە لەگەڵمان ئەبێت سەبارەت بە یەکێک لە موریدەکانی شێخ عەبدوڵی قادری گەیلانی قساکەین کە پیر شالیارە لە هەورامانی تەخت لە نیوەی زستان زەماوەندی پیر شالیار بەڕێوە دەچێت و خەڵکێکی زۆر لەوێ بەشدارە بن 3 ڕۆژ جەژنێکی با بڵین خۆشی تێدایە و هەڵپەرکێ و ئیتر کۆمەڵێک تقوسی تایبەتی تیا ئەنجامەدرێت یەکێک لە گرنگترینەکانیان دەفژەنینە جا با من کەمتر لەسەری بڵم چکە لە مەراسیمەکە لەگەڵمان سۆما محەممەد ڕێبەری گەشتیاری و شاخەوانی لە هەورامانی تەختەوە لەگەڵەمە بێت و ئەو زیاتر باس لە زەماوەندی پیر شالیارمان بۆ ئەکات کە یەکێکە لە کولتورە جوانەکانی هەورامانی تەخت کە کوردان لەوێ بەڕێوە دەبن. سۆما بەیانیت باش هیوادارم لەو کەشە جوانە ڕۆژێکی باشتان دەست پێ کرد بێت و باسی ئەو با بڵین زەماوەندەی پیرشالیارمان بۆ بکە لە سات چەنەوە هەستاون لە خەو خەڵکی چەندێک بەشداریان کردووە چی دەکەن لەم ڕۆژە دێمە لای تۆ. خۆشگەسڵاتان لێژێ و بەیانیتان باش ئیمڕۆ لە هەورامانی تەختەوە لەگەڵتان بەشدارین لە دوێنەوە مەڕەزەماوەندەکە دەستی پێکردووە دوێنێک لەو مناڵەکانمان هەمووی کۆبوو بوونەوە کۆتەکۆتەی پێڵێن لێرە هەر مناڵەوەچێ بۆ ماڵەکان و نقڵ و شیرینی وەردەگرن ئەو دوێنێ دوای بانگی عەسر بۆ ئیمڕۆ بەیانی لە چواری بەیانیەوە مناڵەکان هەمووی بە جۆش و کوڕەشێکی خۆشەوە هەستاون ئەم جارێرانی سارەکە ئەگەڕێنەوە بە ماڵەکان و چواڕۆچوونی پێڵێن و نقڵ و شیرینی دووبارە وەرەگرنەوە و دوای ئەوە لە ساعت 8 بەیانی دەستێ دەکا لێرەکانە لە پێش ماڵەکەی شادیات حیوانێکی ئاژەڵێکی گەورە سەردەبڕدرێت و ئەیکەم بەخێر هەر ماڵی کەمێکی بەرەکەوێت و بۆ ئەوەی کە بەرەکەت بکەوێتە نێو ماڵەکەیان و حتمما دوای عەسریش ساعت 3 بۆ 4 برادەرێشەکانمان دێن لێرەکانە زەماوەندەکە دەگێڕن و ئێستا لە کەشێکی بەفربارین و سەرما و سۆڵێکی زستانەی بەڵام هێزگار خۆشە بێ ئێوە ناخۆش خەریکە ئێستا ئەنجا دەست پێکات باشە ئەو دەیبینن ئێستا لە خوارەوە
خەریکی ئاژەڵ سەربڕینەکەن و ئەیدەن بە ماڵەکان. باشە سۆما ئاشێکی تایبەت دروستەکرێت پێ وترێت ئاش ئەو ئاشە لە چی پێک هاتووە چی تێدەکرێت و خەڵک دەچنە شوێنێکی تایبەت هەیە ئەی خۆن یاخود دروستەکرێت و دوایە دابەشەکرێت بەسەر خەڵکی ناوچەکە. بەڵێ ئێستا ئاشەکە دروست دەکرێت لێرەکانم ئاشە لەو گۆشتە پێک هاتەوە و گەرم و نۆک و ئیتر خواردنە کوردیەکان هەمووی تێکەڵ دەکەن لەبەرەوەی کە ئێستا جەوەکەی ئێزگار سادا بەم خواردنە کوردیانەوە هیچ کەسە گەرو نابێت ئەبێ چەند بە لەزەت بێ ئیتر هەر ماڵە و یەکە و سەقلێکی بەردەکرێت یعنی هەمووی دابەش دەکرێت بەسەر مناڵەکان ئەوەشیان هەر نیشانی وەیە کە ئەبێ خێر و بەرەکەتی پیرسالیار پێ بچێتە ناو هەموو ماڵەکان. باشە سۆما باسی یەکێک لە بەرەکاتەکانی پیرشالیارمان بۆ بکە بە تایبەتی و چیرۆکەی کە زۆر بەناوبانگە کە دەڵێت شاه بار خاتون کچی شای بوخارە نوقسانی هەبووە کێشەیەکی تەندروستی هەبووە چۆن بووە کە شای بوخارا کچەکەی هێناوەتە هەورامانی تەختی بۆ چیرۆکە توانی باسیکەی بوخارا وەکو باس دەکەن هەموو زۆر خەڵک یعنی خەریکەوە بوون کچەکەی چاکەنەوە بەڵام هیچ کەسێک نەیتوانیەوە کچەکەی چاکاتەوە لە کۆتایی ئەڵەن کاتۆرە لە هەورامانی تاخت پیاوێکی ئاوا هەیە باسی یەکەم کە چۆن بووە ئیتر ئەڵێ دەباشە بە ئەویش وەکو کۆتا خاڵی کچەکەی تاقیەکەنەوە ئیتر کە ئیهێنن بۆ ئێرە ئەیخەنە پێش پیرسالیار کچەکەی زۆر باشە بێتەوە ئیتر هەر ئەو کاتە شیرینی نەقڵ کەوێک من دوێنێ باسم کرد کۆتە ئەوەیە کە شیرینیەکە دابش دەکرێت بۆ مناڵەکان بۆ ئەوەی کە بۆ خۆشی دەربڕێنی ئەوە بۆ کە کچەکە چاک بۆتەوە و دوای ئەوە بۆ بەیانی زەماوەن ئەگەرنوشە ئەڵێ کچەکەی خۆم ئێم بە پیرسالیار ئەوە بۆیە بۆتە زەماوەندی پیری شالیار جا باسیەوەشم بۆ بکە بۆچی لە چوارشەمان ینی ئەم جەژنە ئەکەوێتە نیوەی زستانەوە بەس بە تایبەتە بێت لە ڕۆژی چوارشەمە بێت وەکو ئەمڕۆ یاخود کاتێکی تری هەیە مەرجنی هەر چوارشەمە بێت مەرجنیە چوارشەمە بێ وەکو جەژنەکە بەڵام وەکو شەوانی چوارشەمە دەروێشەکان دێن لێرە لە پێچێت کۆ ئەبنەوە هەموو دەروێشەکان بەڵام لە ئیمڕۆ کە کەوتۆتە چوارشەمە ئەوە ئیترەها بە جوڵانی ساڵ وای لێ هاتووە ئەگینا لە دێنەوە لە پێشەمەوە جەژنەکە بەڕێوەوە بۆ پێنجشەمەی هەفتەی پێشوو گوێ زیانداوە بە هەر مناڵەی کاتێک گوێزی وەرگرتووە ئەی شەر بۆ بەرەکەت خێر و بەرەکەتی پیرسالیار وە ساڵێن لەوەتی ئەو چیرۆکە ڕوویداوە ئیتر خێر و بەرەکەت کەوتۆتە دەرمان ناوچەکەەوە. باشە سۆما ئیدی لە کاژمێر 2 بۆ 3 پاشنیوەڕۆ دەستەکرێت بە ئەو مەراسیمەی کە تێیدا دەف ئەژێنرێت لەلایەن گەنجان و پیران و هەر هەمووی بەکەمێ باسی ئەوم بۆ بکە لەوێ چۆن دەف ئەژێنرێت ئەو زیکرە ئەکەن یاخود چی ئەڵێن هۆنراوە ئەڵێن شعرن چییە بەگشتی باسی ئەوم بۆ بکە زیاتر دەست لێ درێ و دەست لێ درێ دەروێشەکان دێن لەگەڵ دەفەکە ئیتر زوڵاکەن دوایی حتمل باسی ئەو پێنج باسی ئەو گۆرانی ئێمە دوێنێشە هەمویان بۆ باسکردین بەڵام وەکو گۆرانیەتی تایبەت نەفێر نییە بەڵام دەروێژەکان لە چەند ناوچەیەکی جیاوازەوە لە ناو فارسەکانەوە دێن لە چارانەوە دێن لە کەرەجەوە دێن یعنی هەموو ئێران بەشداری ئەم مەراسیمە دەکات ئەوەیە کە خۆشی دەربڕینی خەڵکەکە لێرەکانە لەو سەرماوسڵێش هەر بەردەوامە بەڵام دەروێشەکانمان لە زۆر شاری جیاوازەوە دێن کە ئێستا دوای عەسر ئیتر دەستیەکەن تەنها دەف و دەروێشە. زۆر چاکە سۆما با من نازان بە هەڵەش ناوەکەی نەڵێم هلوشینە تشی پێ ئەڵم پێم وابێ ئەو ئاشە جۆیی کە دروستیەکەن با زۆر چاڕوانە نەکەم بچی بیخۆی و لە کۆتاییشا بەس باسی ئەوم بۆ بکە ئەم سێ ڕۆژە ئیتر خەڵکی هەورامانی تەخت کاروباریان هەمووی پشوو پێ ئەدەن و لە ناو ئەو جەژنە بەشدارە بن ئەمڕۆ پشووە ئەمڕۆ پشتی هەورامانی تەختە و بیانی پشووە وەکو جەژن لێرەکانە لە قەڵم دەدرێت خەڵکەکە هەمووی ئامادەکاری کردووە بۆ ئەو ڕێوڕەسمە هەتا بۆ خەڵکی بیانی بۆ خەڵکی وەکو ئێمەکە هاتووی هەموو ماڵەکان دەرگایان کراوەیە بۆ ئێمە
لێرە هیچ هەست بۆ ناکەیت کە تۆ کەسێکی لە باشوورەوە هاتیان لە ئەوروپاوە هاتی لە هەرکوێ هاتیت لێرە ماڵەکان هەمووی ئەبن بە هیچۆ ئیتر خۆشبەختانە کە خەڵکێکی ئەوەندە باشی لێیە دیارە کە مێژوەکەمان پیرشاریارە. بەڵێ سپاس دەکەین سۆما محەممەد کە باسی ئەم جەشنە باستانیەت بۆ کردین کە لە چیا جوانەکانی ناوچەی هەورامانی تەخت بەڕێوە چێت و ئەو دیمەنە جوانت بۆ گواسینەوە باسی تەواوی پرۆسەکەت بۆ کردین سپاس دەکەین هیوای ڕۆژێکی شاد و پڕ لە خۆشی بۆ تۆ بۆ تەواوی خەڵکی هەورامانی تەختە خوازین و بۆ خەڵکی ڕۆژەڵاتیش سپاس دەکەین زۆر بە سپاس بەوە کاتێک خۆشتر بۆ هەر لە هەورامانەوە یەکسەر ڕاستەخۆتان گەڕێنەوە بۆ سلەیمانی لە سلەیمانی هاوکارمان دالیا کەمالمان لەگەڵە بێت و بە ئستۆدیۆی کراوە لەگەڵ دالیا بین دالیا ئەم بەیانیە میوانێکی تایبەتی ئەبێت خۆی زیاتر باسمان بۆ کات کە بابەتەکەی لەسەر چییە و من بینەران ئەدەمە دەستی دالیا و هیوادارم کە دالیا بەیانێکی جوان بۆ بینەرانمان دروست بکەیت و بڕەخسێنیت سڵاوت لێبێت لە خۆت و لە میوانەکەشت. سڵاو سۆڤان زۆر سپاس بۆ تۆ هیوادارم ئەمڕۆ ڕۆژێکی زۆر تایبەتیش بێ بۆ بینەرانی کوردستان 24 ئەمڕۆ میوانداری دوو هونەرمەندی زۆر ئازیزی شاری سلەیمانیمان کردو بە دیاریکردنی تەورێکی تایبەت ئەویش مامۆستا عوسمان ئەحمەد و هەروە کاک توانایە کە هەرێکیان لەو بوارەی کە کاریان تیا کردووە توانیویانە زۆر بە باشی کاری خۆیان ئەنجام بدەن سەرتا لە مامۆستا عوسمانەوە دەست پێیەکە مامۆستا عوسمان ئەگەر باسی ئەوە بکەین خۆت ئەو ستایلەی گرتووتە بەر چی بووە؟ ستایلێک کە ئێستا من کاری پێیەکەم دیارە دەرچەی ئەزمونێکی دوور و درێژی کاری و هێڵکاریە هونەرە بەگشتی کە هەر لە مناڵیەوە خەریکی کاری هونەرێکەشان بوومەوە بەردەوام خۆلیامە بووە تا پەیمانگای هونەر جوانەکان تاوا کردو و پاشان چۆمەتە دەرەوانیە ماستەر و دکتۆرام هەم لە بوارە هێناوە توانیومە ڕێچکەیەک بۆ خۆم دروستکەم بۆی بتوانم پەیامەکانی خۆمی لێوە بەرجەستە بکەمەوە بتوانم ئەو بابەتە گرنگانی کەوا کاریگەری لەسەرم دروست کردووە لە بەتایبەتی لە ڕەهەندە نیشتیمانیەکەیەوە ڕووناکی بخەمە سەر. زۆر باشە کاکتوانە بەخێر بیت ئەگەر باسی تۆشکین وەکو میوزیک ژنێک ئەمڕۆ لەگەڵ مانای بە ئامێرینەیەکی یەکێکە لە ئامێرە زۆر زۆر تایبەتەکان کە یەکەم ئامێریش وە بەدەستی مرۆڤ خۆی دروست بکرێت و لە مێژوو کولتوری کوردیا جگەی خۆی گرتوتەوە. بەیانی هەموو لایەک باش ڕێز و ستایشمان هەیە بۆ هەموو قوربانیان بە نیسبەت ئەم ئامێرانەوە بڵین بزات ئێمە ئامێرینیک ئەگەر تەوەرەکمان لەسەر ئەمە بێت ئەمە ئەگەر بڵین بتوانین بڵین ئامێریکی ئیلاهیە زیاتر لە زادەی ناخی خۆتەوە ینی تۆ قامیشە کە بەکاری هێنیت تۆ ئەتوانێ و عسفی پێ بکەی کاتێک کەسایەتێکە خۆیە بەس کەواتێ لێرە ئەمە توانین بڵین وەکو شێوە فەلسەفەیەکی ژیانی هەیە کاتێککە تۆ ئەم قامیشۆی دیوە کە لە گەشەکردن هابووە لەسەر زەوی کاتێک ئەم مرۆڤی تر بە ئاگا هاتوۆتەوە بۆ پێداویستەکانی خۆی بەکانەوە بڕیویانە کەواتێ ئەم ڕۆحیشی تیا بووە کاتێککە توی بڕی بە ڕۆحەکەیتەوە ئەوە ئەکەوێتەوە سەر ئەو کەسی کە بەکاری هێنێ چۆن ڕۆحەکاتەوە دیسانەوە ئەو ئاوازانی بگەیەنێتەوە. زۆر باشە مامۆستا عوسمان ئەگەر باسی ئەوە بکەین کە تۆ بە ستایلێک و یان ڕێبازێکی دیاریکراوە گرتوتە بەر ئەوژەوەیە کە باز لە پرسی ئەنفال و جینۆسایدی کوورد دەکەیت لە تەواوی کارەکانی شتا ئەو بەدی دەکرێت سەرەتای ئەوەی کە ئەم ڕێبازە و گرتە بەر و هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنی توانانی چی وای لە تۆ کرد کە بڵێ من بەم ستایلە کارەکەم ئەمە ئامانجی منە لە هونەرە ڕاستی هەروەک ئاماژەم پێکەم هەر لە مناڵی و حەزم لە هونەرە کرد و حەستم کردو کە ئەتوانم توانایەکەم هەیە ئەتوانم کە وێنە بکێشم چ بە ئاوڕەنگ بێ یا بە ڕەنگی ڕۆنی بێ بۆوانە بەردەوام بوومەوەوانە بەڵام ئیتر وردەودە لە کاتی پێگەشتە ڕوبەڕووی ئەو بەرکەوتە سیاسی و داپلۆسانەی ڕژێمە بیتەوانەیە بە تایبەتی ڕژێمی باسکەیەمە ئەزمونێکی ناخۆشمان لەگەڵیا هەبوو کاریگەری ئەو داپلۆسان و گرتن و دێسووتان و هینانە بەسەرمانەوە ئیتر هینی خۆی هەبوو ڕەهەندی خۆی هەبوو هێشتنەوەی هەبوو بۆ هۆکارێ بۆ ئەوەی بەردەوام ڕێچکەی کارەکەمەوە لێ بکەم توام تعبیری بێ هەستیاری بێ باشە خۆشتان چیرۆکێکی تایبەتتان لەم پرۆسەیە هەیە
بەڵێ کە بەشێک بوون لە پرۆسی ئەنفال. بەڵێ خۆی یەکێک لە عینەکانی منەوەیە کە خۆم شاید حاڵی ئەنفالم کاتێک کە خۆم لە شاخ بووم بە چای خۆم بینیم دیهاتەکانیان ئەو هەموو دێهاتیان تەخت کرد وێرانیان کرد خەڵکانیان کۆ کردەوە مەجبوریان کردن کە کۆبنەوانێ بە زیل و بە تراکتۆر و بە پاسی بەکرێگیراوی خۆیان بردیانن بۆ کەمپەکان لە چەمچەماڵ و ئەرعەر و ئەوانەوە بەرەو جنوب بردیان زۆربەی ئەو دیهاتانە من خۆمتیایە ڕۆشت و منانم تیا خواردوون دوایی گەڕاومەتەوانێ تەخت بووە وێران بووە ئەوە بوو بە هینێکی زۆر زۆر زامێکی گەورە بە تایبەتی بەڵێ لەو کاتانە کە ڕادیۆکمان پێ بوو لەگەڵ چەند هاوڕێکی پێشمەگا جۆمانە گرت کە بزانین دنیا جۆمان باسمانەکان قسەمان لەسەرەکانی ڕێ زۆربەی زۆری ڕادیۆکانمان کە تاکیکە یەک ڕادیۆ یەک شوێن باسییان نەکرد قسەیان لەسەر نەکرد لە کاتێکە لەشکرێکی گەورەی زەبەلاح بە جێش و جاش و ئەوانەوە بەرەو ڕووی دیهاتەکان هاتبوون کە هێنی پیانە بوو بەڕاستی چەگاری وەتیانە بوو کە دیفاع بکات ئەمانی شاتنە سەر تەختکردنی دیهاتەکان و کوشتنەکە جا لەو کاتەوە وتمەگە بە زیینوی مام من هەموو ئەم چیرۆکانە ئەبێ بجێڕمەوە دنیای لێ بە ئاگا بێنم هەر ئەو کارەشم بکەیت و دەوردە هەر بەدەست پێکمەوانەیە کۆتمە کارکردن بە هێڵکاری هەتا وردە ئیتر بەشتمە مەراحیلانێکەوە بتوان بچمە هینێکی لێڤڵێکی ترەوانێ بۆ ئەوەی بە ئاکادمی بکەم بۆی بچمە محیتی ئاکادمی و توێژینەوە و زانکۆکانەوە بۆیە چوم ماستەریشم خوێن ڕاستەکەی نەپێویستم بەوە نەبوو وەکو گەواهیە خۆمی پیشانە بەس پێویستم پێ بچم محیتێکی توێژینەوەی ئاکادمیەوە هەتا زیاترۆکو دبێت و وەکو بابەتێکی تایبەت بەرکەوتم هەبێ بەرامبەر بۆوانی کە لە ڕوئایی توێژینەوە و زانستی مرۆڤایەتیە کارەکەن ئەو کارێکی باش بوو دەرگای گەورەشی بۆ کردمەوە زۆر باشەی لەسەر باس لەوە شەکەین تا چەندە ئەم کارەی تۆ لە ئاسی کوردستان و جیانیش دەنگدانەوەی هەبوو ببێتە پرسێکی گرنگ بە تایبەتی بەس ئەگەر بێمەوە سەرەوەی کە کاکتوانە دیارە هونەر بە هەموو ڕەهاندەکانیەوە توانیوێتی لەم پرۆسەی جینۆساید پرۆسەی ئەنفال ڕۆڵی گرنگی هەبێ ئەو ئامێرانە چین زیاتر لەو مەراسیمانەی کە تایبەتە بە جینۆساید و ئەنفال و یان پرسە نیشتیمانیەکان لێ ئەدرێت و تا چەندە نەی خزمەتی وەک ئامێرێک بەم پرۆسەیە کردووە لە هەموو چین و توێژەکە تاوان بەپی جوغرافی ئەو شوێنە بەپی مێژوەکەیان ئەم ئامێرانە کە دروستە بێ هەر کەسە بە جۆرێک ئەتوانێت تعبیر لەو شوێنی خۆی بکات بەنسبەت ئامێری نەیشەوە بەردەوام بتەمە کۆنتترین ئامێرە هەر دوور ناڕین سەرەتای دروستبوونی مرۆڤایەتی لەو سەدامەکە هەڵیاوە و بەردەوام دروست بووە بەو شێوەیەتی بەردەوام هەر لە خزمەتە بووە ئیتر چین بە چین لەحزە بە لەحزە ئیتر ئەو گۆشانی کە دروستە بێت لە ناونەیە یان ئەو کێشانی کە دروستە بێت لە ناو کۆمەڵگایە ئەمیش لە گۆشەی خۆیەوە هەر خزمەتی کردووە بەس ئەگەر زیاتر بتوانین ئەمە وەکو ئامێرێکی عیرفانی ئەناسرێت لە بۆنە ئاینیەکانە زیاتر بەکار هاتووە لە کۆنا بەس یاساکەی تر خۆتەزانی ئەم هەموو کێشەیەشمان هەبووە باشە مەبەسمەوەیە کاتکاچینە پرۆسەیەکیان مەراسیمێکی تایبەت بە ئەنفال بە تایبەتی لە ناوچە گەرمیانیەکان یەکسەر ئامێری نەی ئەبیستین چ میوزیکێکە ینی چ پارچە میوزیکێک کە تایبەت کراوە بەم مەراسیمانە خۆی لە مەراسیمانە تایبەتمەندی نییە بڵین لە پارچێ بڵین لە پارچە مۆسیقا بۆ ئەو بەشانە بەس ئێستا ئەمڕۆی کە باس دەکرێت مامۆستا گەورەکانمان هەیە لە هی ئێرانە بەزاد مامۆستا جەمشیدی ئەندەلیبی سنەییە کوردی خۆمانە ئەوە پارچە مۆسیقایشان ژەن شاکارێکی گەورەیان ینی دروست کرد ئەویش مۆسیقای نینەوە بوو ینی کارێکی زۆر جوانیا کرد ئیتر ئەگەر ئەو شارەکە هاتە پێشەوە بەکاریان نهێنایەوە زۆر باش ئەگەر تۆ پارچەیەکمان پێشکەش بکەیت زۆر سپاس دەکەین
دەستەکانە خۆش بێت ساسمانێک سەر بردینیەوە بۆ ناوچەی گرمیان ڕاستەکەی دەستەکانە خۆش بێت. ئەگەر باز لەوە بکەین دیارە کە کارەکانی تۆ نەک لە هەرێمی کوردستان لە ئێستا لە ئاز وڵاتانی جیانیش جێی خۆی گرتوتەوە تا چەند دەتوانیوێتی ببێتە پرسێک کە بۆمە بپرسن ئەمە باز لە چیەکە یعنی کار لەسەر ئەوە بکرێت کە بەجددی هوەریش ببێتە ڕێگایەک بۆ ئەوەی کە پرسی جینۆسایدیش لە ڕوانگەی کاری هوەری و بناسێنرێت. بەڵێ جا پێشوەخت پێشەوە حەزەکەم ئاماژە بۆ بکەم کە بەڕاستی لە دوای هەموو کارە ساتێکەوە ئەوەی کە هەیە بتوانێت کە دۆکیمنت و بتوانێت کارێک خزمەتی ئەو ڕەهەندە بکە تەنها هوەرە. ئێمە ڕەنگە توێژینەوە گرنگە توێژینەوەی تیۆری نووسین لە بوارە یاساییەکانی لە بوارە ئیجتیماعیەکانی کۆمەڵگایەکانی دەرونیەکانی ئەمانە زۆر زارورن بەڵام لە ئەساسە ئەمانە بە زۆربەی ئەچێتە کتێبخانەکانەوە و خەڵکانی بەس ئەو کەسانە ئەیبینێ کە ئەچن توێژینەوەیەکەکەن ئەچن بابەتێکە هەژێنن بەڵام هوەر دێت لە زاکیری خەڵکای هێڵێتەوە. هوەر هەمیشە لە بەرکەوتی ئەبێت جا چ مۆسیقا بێ چ کاری شێوەکاری بێ چ مۆنیمنتێکی تا نسخەی تایبەتی بێ کە توانایەکی و ئەزمونێکی باشی هەبێ یان ئەو فلیمانێکەوە دەرەکرێ ئەو دۆکیمنتەریانی کە ئەمێنێتەوە ئەمانە زۆر گرنگن بۆ هێشتنەوەی ئەم کارەسات و مەینەتیانەیەک بەسەر نەتەوەیەک دێن. ئێمە دەبێت سوود لە ئەزمموی وڵاتانی تری یا نەتەوەکانی تری وەکو جوولەکە و ئەرمەنی و کەمبۆدی و باقی ئەو نەتەوانەی تری کە ئەم مەرگە ساتانیان بەدەساتووە بە دەیان و بە سەدان چیرۆکی تایبەتیان هەیە کە هەر جاری لە ڕوئایەکەوە لە سوچێکەوە دێن ئەی هەژێن بۆ لە زاکیرەی نەوەی نوێ بیهێڵنەوە یعنی لە دەرگای هەموو ماڵێکی شایەت بەڵێ لە دەرگای هەموو ماڵێکەیە و دەبێ بە ینی ئەرمەنیەکان سەمفۆنیای زۆر عجایبیان هەیە بۆ کاری گرنگیان لەسەر سەمفۆنیا مۆسیقا کردووە کە چۆن بتوانن ئەو بۆ لە ڕێی گۆران بێژیەوەیە لە ڕۆی تۆن و لەحن و داڕشتنیکی تایبەتیەوانە ئازارەکانیان بە دنیا بگەێنن لە زاکینەوەی نوێی خۆشیان نەبێنەوە. ئێمە بۆکو پێویست ئەو کارەمان نەکردووە لەگەڵ ئەوەشە هەوڵمان هەبووەوە بە سیستەممان نەکردووە و گرنگجی لە پیشانی خەڵکمان نەیاوە کە ئەمە چەندێک گرنگە و کەمبودی ئەومان هەیە لە مەکتەبەکانە وەکو تربیەت مناڵمان فێر ناکەین کە حرمەت لە هوەر بگرن هەموو لایەنەکانی ئەو چ فلیم بێ مۆسیقا بێ شێوەکاری بێ یا هەر بابەتێکی کە بێ کە ئەمە میلەت بە زیینوی هێنێتەوە ئەهێڵێتەوە خەڵک بە زیین و ئەهێڵێتەوە. جا ناسان پرسیارەکەی چەند هەبێ ئەگەر ئەوم پێ بڵێیت تۆ لەسەرەوەی خۆم زۆر باشە. ئەمە باسی ئەوەش کەم زۆر جار هەیە لە ئەو بۆشایی کە دروست بۆ بە تایبەتی لە ئاس ئەوەی کە ئێمە دەست نابین بۆ بەشێکی زۆر لەو ڕووداوە مێژوانەی کە بەسەرمانە هاتووە نەکراوەتە بەرهەمێکی هوەری یان سینەمایی وای کردووە کە بەشێک لە سینەماکارانی دەرەوە ئەچن کاری لەسەرەکەن و بە تەواوەتی یان دەستگای چیرۆکە کەشەکەن ئەوە نییە کە بیگەێنن ینی هەسکەی چیرۆکە ئەسلەکە تیای ون بووە. باسی ئەوم کرد کە تۆ جگە لە هەرێمی کوردستان لە دەرەوەش پێشنگات کردوتەوە ئەمە تا چەندە بۆتەوەی کار بکەیت لەسەرەوەی کە بە هونەرمەندانی دیکە بەو کەسانەی کەیەن کارەکانی تۆ ئەبینن پرسیاریان لا دروستکەی کە ئایا ئەمە چییە ئایا میلەتی کورچی بەسەر هاتووە؟ بەڵێ هەر میلەتێ ئەگەر ڕابردوو بیر نەبێ ئایندەی نابێت ئەگەر بەدواچوون و قوڵایی نەچێتە قوڵایی ئازارەکانی دوێنێەوە ناتوانێت بەیانێکی باش دروستکە بە خۆی. ئێمە بەداخەوە لەوەیە تا ئێستا ئێمە بیر لە ڕابردوو ناکەینەوە بەکو پێویست بەس بە گریان و حیلان و نازانم وتنەوە بۆ شیعار باسیەکەین بۆ دیراسی ناکەین ستەدی لەسەر ناکەین ناهێڵینەوە ئیسفادی لێ بکەین. من وەکو ئەزمموی خۆم ئەو قەولێکە پێشتر ئاماژەم پێکرد کە وتم ئەگە بە زیینی بێن دنیای دیاگام ئەو کارە هەوڵمدا هەر لەو ڕۆژەیە کە دەرچوومە دەرەوە لە کوردستانی عێراق بەرەو ئێران چووم و چوومە وڵاتان ئەم کارم کرد بە ڕێ پیشاندانی کارەکان موانێ کارێکی زۆرم کرد هەم لە ڕووی سکیلی هوەری توانیم خۆم بدۆزمەوانێ تقریبن بە نەگوتەی خۆم بە وتەی ئەو پرۆفیسۆر و تو بە خەڵکانی کەوا سەر پشتی کارەکانیان نەکرد و ئەو خوێندنەوەی کە لە مۆزەخانەکانە بۆیان کردم
و توانیم دەرگایەکی گەورەی بۆ بکەمەوانێ لەوانە لە مۆزەخانی جەنگی بەریتانی لە تەید گەلەری لە مۆزەخانە گرنگەکانە لە ئەوروپا بتوانم کارەکانم پیشان بەم و بتوانم ڕووناکی بخەمە سەر ئەنفال باسی ئەنفال بکەم باسی پرۆسی ئەنفال بکەم لەژێر چەترێکا کراکە هیچ میدیایەکی نەهاتە سەر و لە هەزاریش وەکو پێویست هیچ میدیایەک باسی ناکەوە باسی لە هۆکارەکانی و بە دواچوونی بۆ ناکرێت بۆیە بەردەوام ئەبینین تیکرا دەبینەوە دوای ئەوە قەتوعامی یەزیدیەکان هات بە دوای ئەوە وردە وردە داعش پەرەیستان ئەمانە ئێستاش تعریبێکی زۆر هەیە لە جەلەلاوکە خانەقین و کەرکووک و ئەوانە هەمووی دەرخستەکەی ئەوەیە کە ئێمە نەمانتوانی بنیاتی نیشتیمانێکی وا بکەین کە بمێنین لەو پەرتوکانەی کە تایبەتە بە بەرهەمەکانت لە وڵاتانی دەریشەوە چاپکراوەمە ئەماشەی بکەیت من لە ڕێ ئەو کارانی کە کردم بە تایبەتی لە ماستەر و دکتۆراکەمە وەکوتم ڕووناکێکی گەورەکرا لە سەرکارەکانم بە تایبەتی بە مۆزەخانی جەنگی بەریتانی کە زیاد لە عەرزێکی گەورەیان بۆ کردم کارەکانیان لەوێدانا زۆر سپاس دەکەم جا هەر لەوێەوە مەسەلەن یەکێ لەو کتێبانی کە زۆر تایبەتە ئەی سارەڤێڵەکە ئارت فۆرم کۆنتۆمپۆرەری کۆنفلێکت بە سارە ئێڤنکەمەک هەڵبژاردی کۆمەڵێ هونەرمەندی زۆر بە توانای بەریتانیە کە لەسەر جەنگ خوێندنەوەی بۆ کارەکانی کراوە زۆر تایبەتمەندە لە ئەمەزۆن هەیە و لە هینەکان باسیەکە منیش تابلۆیەکەم هەیە لەسەر نوگرە سەلمان کە هەر لەوێ هێشتویانەتەوانێ ئەو تابلۆیە لە ناو ئەو کتێبایە و باسی ئەنفالەکە و بە هین پیشانیە بە هەندێکی گەورە باسی ئەو داهێنان و شێوەی هوەریەکە کە کاریگەری هەبووە ئەمە کتێبێکی کەی تایبەتیە باسی درۆن ئینڤستیگەیشن تاقیکردن لە ڕێی هەڵکاریەوە بە دوواچوون لە ڕێی هەڵکاریەوانە باسی ئەو هونەرمەندانەکە کە هەر داهێنانەکە ئەسڵان باسی داهێنانەکە کە چۆن لە ڕێی هێڵکاریەوانەیە لە سەردەمی ئەشکەوتەوە مرۆڤ توانیوێتی بە مارک و بە خەتکێشان و بەوانە بتوانێت پەیامەکانی خۆی بگەێنێ وردە وردە تا کاتە زانستە مرۆڤایەکان ئەوانەی کە زانستی ڕۆگناسییان کردووە ئەنەتۆمیان کردو ئەویان کردووە لێرا باسی هەموو ئەو محاولاتاناکە تا کاتە عەسری نازە و داڤنشی و ئەوانە چۆن توانیان لە ڕێی هەڵکاریەوە کاری فیزیایی و میکانیکی و ئەوانە دروست بکەن و پاشان لە کۆنتۆمپۆرەری ئارتیستیشا دێتە سەر ئەو هونەرمەند تازانەی کە خەریکن کارەکەن لەوەشە باسی ئەو پرۆژەی دکتاری منەکە کە باسی ئەنفالەکات کە هینەکات بۆ یعنی قەزدمەوەیە کە ئەمە گرنگە کە ئێمە بتوانین ئاسارەکانمان بەرینە ساحەیەکی گەورەی جیهادی ئەوانە هەروە لە ڕێی کۆنفرانساتێکی زۆری شەوانەیە زۆر بە ئەوروپا و ئیسترالیا ئەوانە توانین بە باس لە ئەنفال بکە بێت کاکتوانە نووسینێکی تۆم خوێندەوە باس لەوە کرد کاتێک کە ئەمێری نێژەنی یەکسەر پرۆسی ئەنفال و جینۆسایدی کوردی بیرەکەوێتەوە خۆم بۆ باس خۆی ئەو جینۆسایدی کە بەسەر کوورتە هاتۆ بەسەر نەتەوەکانی تیشە هاتۆ بەس بزاتەوەی کە ئێمە لە ناوێ ژیاوی نێمە بەردەوام برینەکانمان نەپولێتەوە لەگەڵەوەی کە من زۆر کات ئەو ئامێری خۆم کە ئەیژەنم هەستی خۆم کە هێنمە دەرەوە زۆر کات بە حکمی یادی هەڵەبجە و یادی ئەنفال و ئەمانەیە دامێمە بەرجەسەیەکمان هەیە لەگەڵ ئەوی کە باسی کرد ئەبی ئامێری نییە ئامێری نیە هەمومان جۆبی سێبینەوە یەکسەر ئەو حاڵەتامان نەیەت و پێچاو بەس هیوادارم بەو چاوە سێری ئامێری نەی نەکرێ ئاویش ئامێری نەی وەکو ئامێرەکانی ترە زۆر باشە ینی هەموو کەسێک بەسمانەوەی هەستێکی زۆر نیشتیمانیت پێ بەخشێت زۆر ڕاستە زۆر ڕاستە چکە کاتێککە تۆ بار لەو تراژیدایەکە یەکە ئێستا مامۆساکە مەیبینی یەکسە من ئەو کۆمەڵە ڕەوە ئەو کۆمەڵە کەسایەتی کە تیای بینمەوە یەکسە پێویستم بە گۆشەنیگایەکی بوو لە ناو مەقامەکانە ینی کە بتوان دروستی کەم زۆر باشە ئەگەر پارچە میوزیک بژەنی بۆمان ئێستا چ میوزیکێکە کە خۆت ئاوێتەیە بیت و ئەو هەست پێ بەخشێت لەوانەی خۆت ئامادەت کردو بەڵێ ئێستا زیاتر ئێمە لەم کاتانەیە توانین بڵین پارچەیە بڵین لە مەقامەکان ئاسب بکەین بەس بتوانین ئەو
ناخی خۆمان لەگەڵ ئەم حاڵەتی ئەمڕۆیە کە باسمان کرد ئێمە بتوانین بیگەێنین. ئێمە چاڕێتێنوانە لەتەکی بێت جاوانانی کە خوددادات علی ئەیوت یا علی مەدان هەندێک شتێڕێ هەمووی ئازارە هەمووی ئێشە بەڕاستی کە بە هەستێکی تایبەتی لەگەڵ ئەو شمشاڵ و مهینانە ئەوترێ زۆر زۆر چیرۆکی تایبەتی تایە کاتێکە هەر بە بێدەنگی گوێی لێگری. ئێستا من زۆر کات دێسە ماوەسا مەگە سێری ئاماکەم ینی هەست بە تۆنێکەکەم تیا ینی ئێستاکی پیسی پێێتێک هاواریی بۆ بکەیت ئێتاوە سێری شەکانی بکە و بڕ. دەستەکانە خۆش بێت دەست خۆش بێت کەکتوانە باو پرسیارە لێ بکەم دیارە شێوەکارەکان ئەتوان بە تایبەتی ستایلێکی تایبەت بە خۆیان دیاری بکەن بەڵام ڕەنگە بۆ میوزیک ژنەکان ئەمە تا ڕادەیە قورس بێت یان بە تەنیا نەتوانن بۆی منە بەرهەمێک یان شاکارێک دروست بکەن پێویستی بە کۆمەڵی هونەرمەندی دیکە ئێمە تا چەندە ینی ئەسەنگی بۆیەوە دروست کردووە ئەزانی ئێمە کە باس کرد لە شێوەکارماگە ئەو دکتۆری بەڕێز زۆر شارەزای زیاتر هەیە کاتێک کە تۆ باز لە شێوەکاریەکەی پێویستی بە چاڵەنیەکە کاتێک کە تۆ باز لە مۆسیقاکەی پاچە بارچێت مۆزیکەکەی تۆش پێویستی بە چەند ئامێرێکە بێت پێویستی بە چەند هەستێکە بێت تێکەڵای بکەیتەوە هەتا ئەو شتێکە لە مەستای بیگەێنیت ئەوە جیاوازەکان لەوە اینجا تۆ با ئەم باز لە ڕەنگەکانەکەی ئەگەر ڕەنگەکان شەبیهەکەی بڵین بە کەسایەتیەکان تۆم کەسانێت چەند ڕەنگێکی جوانیشیان تایە ئەوانیش و ئەم ڕنگانش کەواتەوە کاتە پیاڵن دەنگەکانی پێوترێت تۆبی ئەم هەموو دەنگە لەگەڵ ناخی کەسەکەیە یەکە بن هەتا گول بە ئامێرەکان ئەو پەیامانەگەیەنە اینجا هەمی کۆی بێتەوە کاتە موزیکێک دروست بێت. زۆر باشە دەستەکانتان خۆش بێت زۆر سپاسەوەی کە ئەمڕۆ لەگەڵمانە بوون مامۆستا عوسمان ئەحمەد وەکو شێوەکارێک و کاکتوانە ئەوە بەکرد بە توانای نەیناسراوە زۆر سپاس بەوەی کە هەر یەکەتان جێپەنجەتان زۆر زۆر دیارە بە تایبەتی لە بابەتە نیشتیمانی و نەتەوایەتیەکان دووبارە بەخێرهاتن زۆر سپاس بۆیەوە سۆبان منە گەڕێمەوە لای ئێوە.
سپاس دەکەین دالیا هاوکارمان سپاس بۆ میوانەکانیشت دەستەکانتان خۆش بێت. بەڵێ پێکەوە ئێستا بینەری کەش و هەوای ئەمڕۆی شارەکانی کوردستانی گەورە ئەبین و ئەگەڕێم وڵات. پرۆگرامی ئەم بەیانیەی بەیانی 24 پێشکەشکردن هیوادارم کا ڕۆژێکی جوانمان بۆ دروست کردبن خاچان لەگەڵم ماڵتە.